بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما ونعوذ بك من علم لا ينفع. ربي يسر وأعن يا كريم. برزان محول قوتي إخوة تبارك وتعالى دريجة دين باسي بيشومان كبريتيلا قمان لسر لدايقبوني بيغمر صلى الله عليه وسلم. سرتا براي كومەڵێ لە مێژوو نووسان و سیرە ناسان لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ساڵی 571 بووە لە 20 یان 22 مانگی ئەپرێلی 571 لەو ساڵە لە دایک بووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. خلافێکی ژەبێ خلافە لە بینی تاریخی هیجری و میلادیە، تاریخی زاینی و تاریخی کۆچی. ئەنێ گەڵە ناوێ بڵێ زاینی ئەو ترێ فڵان کەس زایی بۆ ئاژەڵانە، نا، ئەو قسە هەڵەیە، ئەو قسە هەڵەیە. لە هەنێ بەکارهێنانە زاینی بۆ ئاژەڵ بەکاردێ، گەرنا زاینی بە معنای ئەو بەکارهێنانش سەحە و هیچ ئیشکالێکی نییە و ئەو دڕەخنەش تازەیە، کۆن نییە. لە وەڵامە ئەڵێین جیاوازی لە مانگ و ساڵ و ڕۆژە لە مێژووە کۆنەکانە شتێکی دانپێنراوە لە بینی مێژوو نووسانە و مەشهورە و زۆر بەربڵاوە و کەم جار هەیە لەسەر ڕۆژ، لەسەر ساڵ، لەسەر مانگ بە دیاریکراوی کۆک دەبن لە مێژووی کۆنە، بەتایبەت ئەگەر بێت و ئەمان بە ساڵێک حسێ بکەن، ئەوان بە ساڵێکی تر، ئەمان بۆ نە کۆچی، ئەوان بە زاینی، ئەمان بە ساڵی فیل، ئەوان بە ساڵێکی تر بۆ نمونە. ئەو کاتە خلاف دروستە بێ. ئەڵێن باشە ئێوە خۆتان چ دەڵێن ڕۆژەڵات ناسەکان لە کاتێکە لە ئینجیلی مەتا هاتووە عیسا لە دایکبوونەکەی کەوتوتە سەردەمی هیردۆسی گەورەوە، یعنی 4 ساڵ پێش لە دایکبوون لە دایک بووە، ئەوەی کا پێڵەن لە دایکبوون 4 ساڵ 4 ساڵ کێسە باسەکەی ئینشاءالله تعالی لە دایکبوونی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە کۆدەنگی هەر هەموو ساڵی فیل بووە، تەنها 2 ڕۆژ یا 3 ڕۆژ یا 4 ڕۆژ ئەو دەوروبەرە فەرقێکەکە. خۆتانزان هیچ دەورێک نبینی ئەوە، بەس ئێوە 4 ساڵ فەرقیتی، ئەوە چ دەڵێن لەسەر پێغەمبەرەکەی خۆتان کە پێغەمبەری ئێمەیە بە حەقەن و بە ئەولاتر. و لە ئینجیلی لۆگا ئەڵێ لە زمانی کیرۆنیۆس بووە کە والی سووریا بووە، یعنی 6 بۆ 7 ساڵ پێش، 7 بۆ 6 ساڵ پێش میلاد و لە دایک بوون. ئەمە چ دەڵێن لەسەر ئەمە؟ چ دەڵێن لەسەر ئەوەی کەوا لە ئینجیلی مەتا ئەڵێ یەسوع یعنی عیسا عەلەیهی السەلام لەنەوەی سولەیمانی کوڕی داودە، بەڵام لە ئینجیلی لۆگا ئەڵێ لەنەوەی ناتانی کوڕی داودە، یعنی برای دایک و باوکی سولەیمانە. چ دەڵێن لەسەر ئەمە؟ لەسەر نەسەبەکەی، بەڵام نەسەبی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم کەس خلافی لەسەر نییە. وەکوتمان بە کۆدەنگە تاوەکو عەدنان ولا عەدنانیش مع خلاف تاوەکو ئیبراهیم، لە ئیبراهیم و تا نوح و لە نوحیش و تاوەکو ئادەم لە کتوبی سیرە هاتووە. هەروەها مێژوونووسان باشە زانن کە عەرەب بە ڕووداوە گەورەکان مێژوویان داناوە. یعنی بۆ ئێستا ئێوە ئەوەتان کە فاقێن لێرە و لە مزگەوت دەمێنەوە، دڵنیا بن دوای دەورەکە هەر شتێک ڕوو بدا، مەسەلەن ئەڵێ 5 ڕۆژ دوای دەورەکە بوو، دوای دەورەکە ئەڵێ 10 ڕۆژ دوای دەورەکە بوو، بۆ لەبەرەوەی ئەم دەورە خۆتان تەرخان کردو و دەرسەکان چڕ بوونەوە و بەردەوام بووە، یعنی ڕووداوێکت بۆ ئێوە ڕووداوێکی جیاواز بووە، بۆیە تاریخی ئێوە بۆ هەنێ تاریخ بۆ هەنێ ڕووداو ئەبێتە دەورەکە. ئەڵێ ئەوەنە ڕۆژ دوای دەورەکە، ئەوەنە ڕۆژ پێش دەورەکە. ئەمە شتێکی معلومە، خەڵکەڵن لە ساڵی لافاوەکەەوە، شتێک دەڵێن ساڵی لافاوەکەوە، کاتێک لافاو دایەتی لە شارێک، خەڵک دوای ئەوە گەرچی ساڵی لافاوەکە خەڵک بۆ شتی کۆن بەکارهێنن، بەڵام لافاو لێدان لە شارێک ئەڵێن بۆ 10 ڕۆژ دوای لافاوەکە بوو، 20 ڕۆژ دوای لافاوەکە بوو. مسم لەوەیە خەڵک بە ڕووداوی گەورە مێژوو دانێن، بە ڕووداوی گەورە مێژوو دانێن. عەرەب سەرەتا بە مردنی قوسەی کوڕی کیلاب مێژوویان دانا، بەڵام کە حادیثەی فیل ڕوویدا ئەوسا بە حادیثەی فیل مێژوویان
نووسیوە بەڵام جیاوازی بێ لە لەدایکبوونی هەموو مێژونووسان کۆکن هەموو مێژونووسان کۆکن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەی لەدایک بووە لە ساڵی فیلە لەدایک بووە و جیاوازی لەم بارەوە نییە لە نێوانیانە عەبدوڵای کوڕی عەباس فەرمێ لە ساڵی فیل لەدایک بووە و سەنەدەکەشی صحیحە ابن إسحاق فرمي صالح في لدايك بو إبراهيم كوري منذر فرمي وهو الذي لا يشك فيه أحد من علمائنا أما قولي ككز قمانيني لزانا كان من خليفة كوري خياطة فرمي أوي كودنجية لصالح في لدايك بو صلى الله عليه وسلم والمجمع عليه يعني جاي كودنجية هل وها واط رجالات ناس كايك حاقد بلامر ببيغمر إخوة صلى الله عليه وسلم هني قصي إنصاف أنا شيء ميجونوسان رجال الناس كان من كلا سيجورو بس ما كريه بس ما نقل لخدمتنا سيجور أما لو جوراني كحاقد برامبر با بيغمر صلى الله عليه وسلم أفريم محمد لصالي فيلي لدايك لصالي فيلي أوش اعترافي رجالات ناس كان وهروها لبيرتا نشي لصالي فيلي لدايك هروا قالتنية بيهودجنية بوي بيتان بلي ڕووداوێکی گەورە وەکو ساڵی فیل محەممەدی تیا لە دایکەبێ وەکو ئیڕاسێک پێشەکیەک کە پێغەمەرێک لە دایکەوێ لەبەر پاراستنی ئەو بەیتە ئەپارێزین چۆن پێغەمەرێک ئەنێرین دینی خەڵکیش ئەپارێزێ و خەڵک دەرەکا لە تاریکیەوە بۆ ڕۆشنایی ئەمە لە دایک بوونی ئەڵێن کوێی ترتان گەرەکە ڕوونیکەینەوە بۆتان کاڵێ ناڕوونی هەیە کاتێک کە دایکی مناڵەکە دانێ کە وردەکاری هاتووە چۆن دایناوە حتا لە سیرە هاتووە وتمان منهجمانێ لەو عیبارە هەروەها لە سیرە هاتووە کاتێ لە دایک بۆ چۆکی لە ئەرز داناوە و دەسی بۆ ئاسمان بەرز کردوێتەوە تەنانەت لە سیرە باسی حاڵەتی لە دایک بوونەکەشیەکەن هەروەها ئەڵێن کاتێ لە دایک بووە ئاگرەکەی مەجووس لە سیرە هاتووە ئاگرەکەی مەجووس کوژاوەتەوە ئاگرپەرستەکان ئەو کاتەی لە دایک بۆ کوژاوەتەوە و ڕووداوی تریش دەگەڕنەوە بە دوور و درێژی نەک وەکو لە سەرەتاوە بۆ منت نووسیوە ئەڵێ لە لاپەڕەیەکیش نابێ یا قسەیەکی لەو شێوازە نەک لاپەڕەیە 10 20 و 100 200 و 500 لاپەڕەش بەس من لە بەردەستی خۆمە کە خولاسەم کردو بەخوا وەکو خزمەتم کردن ئەمانە نزیک 3000 لاپەڕەیە لەم 3000 لاپەڕە لە 512 لاپەڕەیە کە کورتم کردوتەوە ئەوەشی هێناومە بۆ ئێرە یەک جایتر کورتم کردوتەوە تقریبا 124 لاپەڕەیە لەو 124ش خۆتان نەزانن ئەو من دەرسی پێش و 26 لاپەڕەم باس کرد ئەو هەموو قسە 40 دقیقە قسەم کرد 26 لاپەڕە یعنی زۆر شتم لێ پەڕە ئەوەی کە لە بەردەستی خۆمە نزیک 15 لاپەڕەم نووسیوە بەڵام لە سیرە کە بینیم 400 500 لاپەڕە لەسەر پێش 40 ساڵی پێغەمبەری خوا نووسراوە عەلەیهی سەڵات وەسەلام هەروەها شوێنی لە دایک بوونەکەی دیارە لە شیعەبی دۆڵی ئەبوو طالب ئەو بەنی هاشم لە دایک بووە کێ شیری پێداوە دایکی بووە دوایەوە ثوەیبە بووە دوایەوە حەلیمەی سەعدیە بووە کوێ چیتان گەرەکە بزانن زیاتر کوێی ناڕوونە هەروەها بۆمان باسەکە کێیتر برای شیرەتی کێ خوشکی شیرەتی هەروەها چەندێ شیری پێدراوە کاتێک ئافرەتەکە بردوێتی بۆ دەیهات لە ڕێگە چی بەسەر هاتووە چۆن کە شیری نەبووە کەم شیر بووە حیوانەکان کەم لەوەڕ بوون ئەو ساڵە نەهات بووە و چۆن هاتووە بەڵکو مناڵێک بباتۆ بە پارە بە کرێشیری پێ بدا چاوی لە خێرێکی باوکی مناڵەکە بێ هاوکاریەکیان بکە کە ئەم باوکی نەبووە بۆیە ئەڵێ هەرچی مناڵە پێغەمبەری خوا وەرناگری عەلەیهی سەڵات وەسەلام ئاخری حەلیماڵێ بەخوا بەدەستی بەتاڵ ناگەڕمەوە دەیبم لەگەڵ خۆمە هەر دەیبا شیر دێتە ناو مەمکەکانی لە وەڕەکە زیادەکە ئەڵێ ئاژەڵێکیە وە زۆر لەو سەرۆ بە زۆر دێ کەوتێتە دوای کاروانەکەەوە لەم سەرۆ دەڵۆن هانە پێشی هەمویان و ئەڵێن داوە حەلیمە تۆ چتەوە لەو سەرۆهاتی بە زۆر ڕێتە کرد حیوانەکەت بە زۆر ڕێی دەکرد ئەوسە پێت ڕاناگەین ئەڵێ بەخوا شتێک ڕوویداوە بەخوا شتێک ڕوویداوە هەموومانە لە سیرە هاتووە چتان دەوێت بۆتانی باسکەین و بۆتانی ڕوونکەین و هەروەها شەخکردنی سنگی گێڕانەوەی بۆ لای دایکی دووبارە چوونەوەی بۆ لای حەلیمەی سەعدیەکە بینێونە بەرەکەتدارە حەزەکە بێتەوە بۆ لای چی ترتان دەوێ و هەروەها گەڕانەوەی بۆ لای دایکی چەند ساڵ لەوێ ماوەتەوە دوای چۆن هاتوو بە لای دایکی سەردانی قەبری هاوسەرەکەیەکە اینجا دایکی کەی ئەمرێ دوای کێ ئیگرێتە خۆی ئەو اینجا کە باپیری ئەمرێ کێ ئیگرێتە خۆی کە ئەبوو طالبی مامی وەفاتەکە چ ڕوو دەدا حتا بۆمان باسەکەن کە جارێکیان وشکە ساڵیە
أبو طالب پێغەمبەری خوا ئەباتە لای کەعبە و ئەیناتە قەی کەعبەوە لە سیرە باسەکرێ ئەوسا بارانە بارێ ئەلەو شعرە معروفەی کە ئەبو طالب وتوێتی زۆر معروفە ناو علەما وأبيض يستسقى الغمام بوجهه ثمال اليتامى عصمة للأرامل أو شعرية وكاتوتوا چیتان دێ بۆتان باس بکەین ڕووداوەکەی لەگەڵ بوحەیرەی ڕاهبە کە على الصحيح ڕیوایەتێکی ضعیفە و صحیح نییە ئەگەر تەمەن باقی بێ ئینشاء الله تعالى و پێ ڕابگەین و بڕوانەکەم پێ ڕابگەین باسی دەکەین و حربی فوجارتانەوێ کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەشداری شەڕێکی کردو لە تەمەنی 14 ساڵێ تەمەنەکەیشی ئەزانی ساڵی چەند بووە پەیمانەوەی فوضوڵتانەوێ کە پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تایە بەشداری کردووە وردەکاری ئەمانە وەکوتمە هەمووی تەفاسیلی هەیە وردەکاری ئەمانە چیتان دەوێ بۆتان باس بکەین شوانەکەیتانەوێ بە چەندێ شوانی ئەزانین بە چەندێکی شوانی کردووە ناڕوونی لەکوێ ناڕوونە نرخەکەشی ئەزانین بە چەند شوانی کردووە بە چەند قیڕاتێک کردوویەتی و هەروەها ئەنجا دوای دەسەکاتە تیجارەت هەروەها دوورکەوتنەوەی لە خراپەکانی نەفامی و نەزانی کە ئەوە دوام خستووە بۆ شوبهەکەی دوایەوە بە حەول و قووەتی خوا کۆمەڵێک ئاثارە هێنینەوە لە سیرە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن پەروەردگار تەبارەکە وتەعالە پاراستوویەتی لە کارە نەشیاوەکانی سەردەمی نەفامی هاوسەرگیریکردنی تەمەنی چەند بووە تەمەنی ژنەکەیش چەند بووە چۆن داوای کردووە هەمووی لە سیرە باس کراوە هەروەها کێشە دروستبوون لە ناو قوڕەیشە لە دروستکردنەوەی کەعبە کێ بەردەڕەشەکە دابنێ بۆمان باسەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دایەنێ چیرۆکەشی ئەوەیە خلاف لە بینیان دروستەوێ هەر قەبیلەیەک و حەزەکە فەخرەکە بۆ خۆی بێ خۆی بەردەکە لە شوێن خۆی دابنێ ئەڵێن هەر کەس لەم دەرگا هاتە ژوورەوە بە ئەو بیکە ئەوش دەڵێ عابایەک بێنن هەمووتان هەر کەس هەر قەبیلەیەک و دەمسپی قەبیلەیەک چمکێکی بگرێ دیوێکی بگرێ بەردەکە لە ناوڕاستی دائنن پاشان ئەیبەنە نزیک شوێنەکەیەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵەیەگرێ و لە شوێنی خۆی دائێنە هەمانە هەمووی باس کراوە بە تەفاسیل بە دوور و درێژی لە سیرەی ئیبن هیشام و ئیبن ئیسحاق و غیرەوە ئیبن هیشام و ئیبن ئیسحاق یەکێکن بەڵام ئیبن ئیسحاق کە لە ساڵی 80 تقریبا 150 لەدایک بووە تقریبا 150 وفاتەکە نووسیبێتی ئیبن هیشام هاتووە مختصری کردو و خولاسەی کردووە کتێبەکەی ئیبن هیشام ماوەتەوە ئەسڵەکە نەماوەتەوە وەکو کۆمەڵێک کتێب لەو بارەوە بەو چەشنەیە سەواعیق مرسەلە و غیرەوەش غیرە ئەو کتێبەش زۆرمانەیە کەواتە ئەمە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەروها لە بوخاری هاتووە خۆی بۆ خۆی ئەم عومرەی چۆن تێپەڕاندووە إنك لتصل الرحم وتحمل الكل وتصدق الحديث وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق پیاوێکی دەست لە خێری هایتە دەم خەڵکو ڕێز لە میوانەگری دەست دا بە هەژاران و هەر ساڵە نەداری بێ دەست ها بەڕێی خەڵکو ماء السماء ماء السماء کە عەرەبە وسا کەسێک دەستی بە ڕووی خەڵکو بۆیە پێیانوت ماء السماء ئاوی ئاسمانە چکە بۆشکە ساڵی وایە ئاو باران نەباریایە ئەو دەستی بە خەڵکو بۆ یارمەتی خەڵکیدا هەر بۆ زانیاریشتان ئەڵێن ڕەگ و ڕەچەڵێکی کورد قەولێکە لە قەولەکان ئەڵێن ئەگەڕێتەوە بەسەر پیاوێک پێڵێن ماء السماء پیاوێک سەخی بووە هەر کایە وشکە ساڵی وایە نانی خەڵکیە دا و خزمەتی خەڵکیە کرد بۆیە پیانوت و ئاوی ئاسمان یعنی باران پیانوت و باران ئەڵێن ئەگەر کورد دەگەڕێتەوە بەسەر کەسی ڕەگ و ڕەچەڵێکی پێوترێ ماء السماء بینۆ سەر شوبهەیەکی تر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر چ دینێک بۆکە لە پرسیاری ئەو کەسە هەیە لێمانی دەکا ئەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر چ دینێک بووە پێشەوەی جواب دەینەوە ئەڵێن ئەوە زانیت چ فائیدەیەکیە هیچ سوودێکی نییە ئەم پرسیارە بەس وەکوتمان سەرکەشی عینادیە لەسەر چ دینێک بووە لەسەر هەر دینێک بێ وەرە سەی بەڵگەکانی سەی موعجیزەتەکانی بکە سەی قورئان کە سەی حەدیثەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕخنەیەک تەیە بی لەو تا وەڵامت دەینەوە ئەمما لەسەر چ دینێک بووە ئەمە تەنها بریتێ لە گومان دروستکردن ئاگاتەن لەم خاڵە بێ هەنێک کەس گومان دروستەکە بەس بۆ ئەوەی بڵێ گومان دروستەکە نەک گومانەکەی تا چەند حەقە و ڕاستە چونکە هەنێ خەڵک عەقڵی لە چاوێتی وتی ئەمە گومانە لەسەر حەدیث لەسەر ئایەت لەسەر ژیانی ئیترڵێ ئەو گومانی دروست کرد بێوی بێ سەیری جەوهەر بکە یعنی کەمێک لە خەڵک بابەتین موضوعین ئەکادیمین بێن تەماشای ناوەڕۆک و حەقیقەتی شتەکان بکەن نە سەیرەکە ئەڵێ گومان لەسەر ئیسلام گومانی دروست کرد گومان لەسەر سیرە گومانی دروست کرد نایە تا چەند بزانیم قسە مەسەن لە تەرازوی بدا بی پێوێ بی کێشێ تا چەند لە تەرازوی علم و عەقڵە موضوعی و بابەتی بوو نەجێ بێت و جێ نابێتەوە لە تەرازوی منطق و لۆژیکە لۆژیک ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چه دینێکی بووە هەر دینێکی بوو بێ
وەرە سەی موعجزەتەکانی بکە، سەی قورئانەکەی بکە، سەی دینەکەی بکە، سەی شەریعەتەکەی بکە، وسا بڵێ فڵان شت ئەوەی خوارە، ئەوەی لارە، ئەوەی لەنگە، ئەوەی لارە، تا وەڵامت دەینەوە پێت بڵین دیدگاکەی ئەو گۆشەی تۆ لێوە ئەڕوانی، ئەو چاوەی تۆ لێوەی ئەڕوانی، یا ئەو بۆچوونە، یا ئەو تێگەیشتە لەنگ و لار و لەنگە. سەرەتا من لەم بابەتە زۆرم ڕوانی و زۆرم تەماشا کرد. طبعا ئەم لە پرسیارەکە ئەڵێ یەک قەول زیاتری نییە، ئەڵێ هیچ باز نەکراوە یەک قەول نەبێ، ئەویش قەولێکی ضعیفە، ڕێوایەتێکی ضعیفە، ئەڵێ لەسەر دینی ئیبراهیم بووە. وا نییە، بەڵگەی لەسەری تۆ ناخوێنیتەوە. هەیە بڕۆ سەیری تەفسیری ووجدك ضالا فهدى تا بەرچاوت کەوێ، بڕۆ سەیری تەفسیری ما كنت تعلم ما الكتاب ولا الإيمان تاوەکو چەندین قەولت بەرچاوکێ، بڕۆ سەیری کتوبی ئوسولی فقهەکە، ئەمیش بریتە لەو مەسادیرانی ئەم بابەتەتان بەرچاوەکەوێ، توان بۆی بگەڕێنەوە. مەسادری کتێبەکانی ئوسولی فقه لە باسی شرع من قبلنا شرع لنا ئەم لا، لەو باسە دیسان و ئەم باسانە ئەدۆزنەوە. تۆ نەگەڕاوی، من نەک تۆ ئەڵێی بەس ئەو قەولە هەیە، وەڵاهی من یەکێک و دوان و دە و وەڵاهی زیاتریشم بینیوە، قەولی زۆرم بینیوە، بەس تۆ ناگەڕی بۆیە نابینی، تۆ ناگەڕی بۆیە نابینی. ئیذا جاء تفسیری ئیذا جاء تەماشای نزیک 90 تفسیرم کرد لە ئاەتی ما كنت تدري ما الإيمان ولا الإيمان، تەماشای نزیک 90 تفسیرم کرد. قەولەکان ئەوە نە زۆرن، ئەو نە قەول هەیە لەسەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر چ بووە پێشووی بێتە پێغەمبەری خوا، بەڵام کە تۆ نابینی. ومن حەزەکە مثلا نەبینی، یعنی جار نەزانی عیب نییە، بەس کەی نەزانین عیبە؟ سان نەزانێ و قسەش بکە، نەزانێ و بڵێ ئەزانم. ئێمە دوو جۆر نەزانیمانەیە، ئێمە هەر خۆی مەراتیبی عیلم چییە؟ جەهلە، وەهمە، شەکە، ظەنە، علم و یەقینە. وایە جەهل دوو جۆر، جەهل نەزانی، ئەوەی کە هیچ نازانێت، سفرە، علمەکەی سفرە، دەڵێ شەڕی بەدر ساڵی چەند و ئەڵێ نازانم. ئەمە جۆری جەهلی بەسیطە. جەهلی مڕەکەبیشمانێ. جەهلی مڕەکەب چییە؟ ئەڵێ شەڕی بەدر ساڵی چی بوو؟ ئەڵێ ساڵی 4 بوو. کورە بابە ساڵی 2 بوو، نییە ساڵی 4 بوو. ئەبێ جەهلی مڕەکەب، نایزانێ هەر قسەش دەکات. جا ئەمە جەهلی مڕەکەبە. ئەنجا وەهم دێ، ئەوەیە کە وەهم 125 تقریبا با نسبەی 125 بۆ دابنین. شەکمانیە 150 50-50. ظن 175 تقریبا، يعني نسبة زياتر به لبنجا سواء بيوتي الظن. علميش بريتي لصد لصد، علميش بيت يقين، ويقين بيت سيمر تبوا عين اليقين، علم اليقين، وحق اليقين ما نهي. جابويا علينا ما جهلة بقري زيادة برشاوكي وزيادة شيء. بخلاصة والله ما دمو دواي هني تفاصيل باسكم. خلاصة علين بيغمر إخوة عليه الصلاة والسلام لسر هيج شريعة يجنبوا بو اعتباري ببيته أمتي أو بيغمر صلى الله عليه وسلم لسر هيج دينك لسر هيج شريعة يجنبوا بو اعتبارا بو مانايا كهيك يقبل أمتكاني أو شريعته أو بيغمره. أما بو اعتبار عامي ككوملك خطوطي عريضها خطوطي عامها كومل هيلي قشتيها يا بابلين كإما باعتبار الشرع كبيدلين ديني بيغمبران عقيدي بيغمبران ألا ما نبله لسر أو دين أبوك بيغمبران إخوة هميان لسريبون شرع لكم من الدين ما وصى به نوحا أو دينيك أبو نوح أبو عيسى أبو موسى أبو آدم وهتا خاتم كشرع كردو كبرتيا لعقائد عقيدي باق بيرباوري شاك بيغمبر إخوة عليه الصلاة والسلام أو عقيدة بيرباور شاكاني تدابوا أو عقيدة بيرباوراني شاكاني تدابوا زياتريش بيغمر إخوة عليه الصلاة والسلام لسر أو حنيفية تبوا كلا إبراهيم عيسى موسى وهاوشي وكانك لسريب خدي بيغمر كان إخوة عليهم الصلاة والسلام. هو بريتي لا قولي صحيح لجوابي أو برسيار بكورتيو بخلاصة بيغمر إخوة عليه الصلاة والسلام لسر هيج دينك نبوة بو اعتباري بيغمر إخوة عليه الصلاة والسلام شوين كوتوي أو بيغمر بيت يكيق لأمتكاني أو بيغمره. أما لسربونيكي قشتي لا هيلا قشتي كان خلي هيلا قشتي كاني بيالين يعني باعتبار شرع كبلين أو شتاني كعقيدي عامي بيغمبرانا هميان لسرين نقل شريعة بريتيلا تفاصيلي شرع كيان يعني مسائل عمل يكاني شرع كيان لا
شريعتنا بلام لدينا بالله بيغمري خواه صلى الله عليه وسلم خواه لسأل بأوبو سبالت با قل بل ملة إبراهيم يعني اتبع ملة إبراهيم ألين أو اتباع عامية كباس ماكر أو الدين عامة قشتية أو حنيفية قشتية كباس ماكر باشا دي مسر هني تفاصيل درجة أدم والله مكم يكم ألين قماني تيدانية كعرب كومالك شتيان لا حنيفية باكك تياما بوا لجنو جن خوازي كما جوابك ضمنني أويك لسر شديني ماري كردوا ماري كردنو هلو حنيفيتك لإبراهيم ماوتو أنجا أم قمانا بوا كريه أم قمانا كسانكي أويك نورد نبونتو لشريعة لا يندرو سبي بون نوازاني جولك وقاوري ببنا مسلمان بون نبيتر عقد كان أو سابين لسر إسلام طازي كانوا أما قمانك هلايا تصورش كان بو لدينا كانوا ترو بيان قوازرابيته لإيمي مسلمانة كافر حتى كافر بيت مسلمان جنوبيا من عقد تازانا كينو بيغمر صلى الله عليه وسلم هاد عقد يكافري تازانا كردو عقد قريبسي هاوسر جيري يك بيباوري تازانا كردو يعني تبرا أدي بيت مسلمان أدي يك جايتر مهرتانا كمولي يكتر وهي أم قمانا كي دروسا بي وهي بأقل آتان لو بي يعني كابري ملحد بو قماني لا دروسا بي جاروا هيا بو چونو تيجيشني هلايا بلانبر بدين قمانێکی لا دروست کردووە جابوویە عرب کۆمەڵشتیان تێدا بوو لە حەنیفیەتەکە ماوەتەوە وەکو ژن خوازی وەکو تەلاق و وەکو کۆمەڵێشتی تری زۆر بڕۆیان بەخوا بووە بڕۆیان بە ئەوە بۆ خوا خالقە خوا رازقە وەکو لە قورئانە بە درێژی تۆماری کردووە وها خەڵکانێکە بوون ئەسڵان لەسەر حەنیفیەت بوون پێیان درا حونەفا وأهل السير ناوي چندين دان أهينا أوانين كمعروف ومشهور بنو لبو خارينا ويناتوا زيدي كوري عمري كوري نفيلة وغير أو كهر بروين بحنيفيت بوا يعني بروين بحنيفيت بوا سجدين بوا بدنا بردوا وهاوشي وكاني قوشتي سر أو قوشتي كالالاي بتكان سر براونيان خواردوا كواتا حنيفيت لنا بشك لعربة أهبوا بيغمري إخوان صلى الله عليه وسلم لو كسان بوك حزي عبادتي قومك خوي نكردوا خوي ودور بركشي أوشي نزيكي بوايا بيش بيغمراتي حتى لسيرات وجاري كان بزيدي كوري حارثة كان لأول خزمة كاريتي كويليتي دواي أيكاب كوري خوي تبنيك بيشوي تبني الإسلام حرام بي بيد الله دزب بتكانو ندي دزب نهي ليك دزب بتكانو ندي هل وها لا تشيروكي بحرية الراهبة كوتمن في سنده مقال كاتب حرية الراهبة الله سيون تدن بلاتو عزاب ينبلا توشيد الله من هيش تيقني بقيلاتو عزار رقم ليبي أي الله سيون تدن بخوا أما تمني للسيالات ولا تمني دوانزا صالك بو أو ساد جواب يداتو يعني رقي لاتو عزابو للسيرها تو برسالي ليكن الله هيش تيقت كردو لواني جاهلية كردويتي الله هرگيز اشتياكم لكو دولوشتاني كجاهلية كردو يعني الحديث صحيحات ولا بخاري وغيره وأفرمية هرگيز خمو يا بابلي نيتي عزمي أو نهاتو بضلما أو بكم كجاهلية كردويتي دو جار نبي هر دو شاركي خواهي قولة باراسمي جاري كان شايك كرا ويسمبرو شايك بروم دنگي دوهولو زرناعات للرقا خوم ليكو تاوكو خوري بياني بيداري كرموا بيغمري خواب من باسك لكاتيك لناو عربة بجداري كردني جنجك وكو بيغمري خو عليه الصلاة والسلام للشايك وهل بر لقال يعني خوشو شادي بك عيبا نبوه والله خواه بارستو يدي تبارك وتعالى لقال شيروكي كي زورة لو أنا تماشاي سيري بن هشام كان إمتاع الأسماعي مقريزي كان هو مصادر كان بوي بقرينا والكز بوي بقرتو إن شاء الله هدي بيادم درسيداتو ويقرابيتو قرأتو بو سرشاواني ناوم هنا شلا أصول فقه شلا وي بيشو باسم كرد بران مراجعة بك وشتانا بخوينيتوا إن شاء الله كتيبيكي بهدي بيادين أقل هموتان مراجعتان كرد به بو مرجع أما هموي باس كراوة لسيرة بها بدورو دريشي جاء بيغمري عليه الصلاة والسلام دوري قلت ببي أوي رجبة ماي بيغمر آياتي بي وكل قرآن توماري كردوا ما كنت ترجو ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا يا ما كنت ترجو أن يلقى إليك الكتاب إلا رحمة من ربك فلا تكونن ظهيرا للكافرين تهرجيز بتماي أو نبو يا رسول الله رجع قرآن بدابسي بلام حزيل عبادته برسنا كان أواني يكرد نشي أكرد
گۆشتەکانی وەکو لە بوخاری هاتووە ڕۆژێک گۆشتی پێدەن لەسەر بتێ سەر بڕاوە نایخوا ئەیداتە زەیدی کوڕی عەمری کوڕی نوفەیل ئەڵێ منیش نایخۆم من سەر بڕاوی کافرەکان ناخۆم ئەوەش بریتە لە تەفسیری صحیح بۆ دوو ڕیوایەتەکەی بوخاری سەرنجی بدەن و هەر بۆیە دووری ئەگرت ئەچووە ئەشکەوتی حیڕا لە شاخی نووری پێڵێن لەوێنە عیبادەتی تیا کرد تایە ئەماوە پەرستی خوای پەروەردگار پەرستشی پەروەردگاری تیا کرد هەتاوەکو ئەوەنە لە ئاسمان و وحی بۆ دێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر دینی گاورەکان نەبووە بێشەک و بێگومان لەسەر دینی مشرکەکانیش نەبووە بێشەک و بێگومان لەسەر دینی کافرەکان نەبوو بۆی کە باسمان کرد لەسەر دینی گاورەکانی لەسەر دینی مشرکان نەبوو بۆی کە باسمان کرد کە لە عیبادەت و ئەو کارەکانیان بە هەموو شێوازێ دوور بووە لە ڕووی ئەخلاقیوە لە ڕووی عەقیدەییشەوە ئەوەی ئەخلاق نەشیاوەی کە تێیاندا بووە لە زیناکردن یعنی تۆ سەیری پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وسەلام گەنجێکە هەتیوە نە دایکی هەیە نە باوکی هەیە ڕۆژێ لە ڕۆژان زینای لەگەڵ ئافرەتێک نەکردووە ڕۆژێک کافرەکان پێی ناڵێن تۆ هاتووی خۆت کردووە بە پێغەمبەر بەسەرمان و ئەی تۆ دوێنێ نەنچووی لەگەڵ فڵان ئافرەتە زینات کرد وای پێ ناڵێ سبحان الله خوا ئەی پارێزێ ئاوەکو ژۆن بە موسافرین وەلی توصنا على عینی هەستەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەژێر چاودێری خوا لە سەرەتاوە پەروەردە بووە خۆی ڕەبێتی خۆی پەروەردگارێتی خۆی پەروەردەکارێتی و هەروەها ڕۆژێک لە ڕۆژان یعنی نەچووە کارێکی نەشیاو کە ڕۆژێک لە ڕۆژان مەی نەخواردوێتەوە ڕۆژێک لە ڕۆژان دەسی بە بتێک نەهێناوە ئەوەشی کە ئەگەر وتی کەسێک وتی وەڵا فڵان ڕاویە گێڕێتەوە دەسی بە بتە هێناوە ئەڵێن چی ضعیف یا موضوع بنووسن قال أحمد موضوع أو شبيه بالموضوع هەڵبەسراوە یعنی چی هەڵبەسراو يعني لاواز يعني درو لاواز يا درو يعني درو أو درويا بدم بيغمرو صلى الله عليه وسلم جال بيرتانا شيء مسلمانان كوكن لسروي كبيغمران يخوا معصوم لهني أخلاق لهني هلا لهني نشياوي شو سردمي بيغمرياتيان بيا بيش بيغمرياتيان بيناكري بيغمر بيشوي بيتا بيغمر يخوا بتبرز بوبي مشرك بوبي يا لزر ديني قومك بوبي وكل السديو ديارون كقسيكي غلط مسلمانان همو يان كوكن لسروي كبيغمران يخوا معصوم اللي بتبرسي وكواتم محل إجماع كبيغمري خواه عليه الصلاة والسلام موحيد بو أما محل إجماع بلام آية توحيدكي لسر تشدينيك بوا أو تفصيل بو كخزمتهم كردن وشوكاني لا إرشاد الفحول بدريجي باسي همو أقوالكاني كردوا أما سبالت بمشريك هل وها نصراني بوا نصراني جنبو بدليلي شي بدليل النصراني أصلا خوي بو خوي نصراني دسكاري كراو يعني رسولي خواه چون بروا تسرديني دسكاري كراو ما بستان شيء بو نصراني نبوا وكل برسيارك بو ينوسيون كابرا أو برايا أو برادرة بو قرأت بلي بو بيغمري خواه بالرواي بثالوذ نبوا كتا استخوج أنا ولغزان حل نكردوا شون عيسى هم خواي هم كري خواي أجر خواي شون كري خواي أجر كري خواي شون خواي لغزك كذنات وأنا حليك على الدنيا بو شون كتناقضه يعني لشتي منطق لوجيك يعني ناك يشتيك هم أو بيلا همان كذا هم دجك شيء يعني سأوا هي يعني باش إخوناك اللي يكاتا هم هبي هم نبي يعني أما واستوى يا جولاوة واستوى هناك هم لم ساتيك استوى واستوى جولاويشة اشتوى نابي ممكن ياما مستحيلة محالة اشتوى بويا ما بس تان شيء لوي كبيغمر يخوا بو قاور نبوه يعني برواي بثالوث هبي برواي بو بك عيسى كري خوايا مسان لوي يعني اگر ما بس يشد اصل عقيدة باكي عيسى وثمان بيغمر يخوا لسر شريعة باكي لسر دين باكي همو بيغمران يخوا بو كهمو بيغمران يخوا خواي بردقار او توحيدي لا فطرتي دايناوا رسول الله عليه وسلم او فطرة السليمة بو كحنيفيتي باك سبالت بو اي يهودي بو نبوا كديني موسى قورترو اصلي ديني عيسى جوا كوقسيك صحيحة لجواب علينا ما بس تنشيا بالرأي بو عيسى عزير كري خوايا وقالت اليهود عزير ابن الله يهود الله عزير كري خوايا بالرأي بو عزير كري خوايا بس أنا لويا أنجا علينا لبيرتان شوي ونزن عيسى بو ملتكي خوياته بتايبت موسى بو ملتكي خوياته بتايبت أنجا سري هداية الحياة راب كان قولك زور خوشي تيدا لسروي كدين كان لكو برشو بلاو بونا بمجوسية وآقر برستيكان ببرستكان بجولكا بقاوركان
لا مكة گاورەکان بە زۆری نەبوون جوولەکەش دیسانەوە نەبوون زیاتر لەکوێ بوون زیاتر لە مەدینە بوون و هەروەها ئەڵێن لە بیرتان چووە کە پەروەردگار تەبارەکە وتەعالە لە هەموو خەڵکی ڕوانی پێش ناردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام إن الله نظر إلى أهل الأرض فمقتهم عربهم وعجمهم سيدي سر أرزي كرت هر هميان رقي لهميان بويا حزيلة كسيان نكرت بعربيان بعجميان إلا بقايا من أهل الكتاب هان يقنبي لا شون كوتوانو وخاون كتابة كان كلا سر دينا حنيفية باككا دينا باككا إخوان ما هو نوى هروها لياتان شوى كبيغمري إخوة وكبرودقال أفرمي يا أهل الكتاب قد جاءكم رسولنا يبين لكم على فترة من الرسل بيغمري إخوة لسر فترة من الرسلات فترة ابن عباس فرمي على انقطاع يعني لكاتك هاتو بيغمران إخوة نماون والدين كان ينقال بوتوا بيويستي بنو يبونوبو بيويستي بيغمري تربوا حاجتو بيويستي خواسويتي بيغمري يكبو خلق بدين بو خلق رنكاتوا كاتي هاتني بيغمري يكبو هیچ دینێک نەماوەتەوە بەو واتایی دینێکی پاکە بڵێ با پێغەمبەری خوا لەسەر فڵان دین بووایە جای ئەگەر دینێک بە پاکی ما بێتەوە پێغەمبەری خوا بواتەوە ئەگەر دین ما بێتەوە بۆیە دینێک نەماوەتەوە تا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر بڵێ پێغەمبەری خوا لەسەر ئەو دینە هاتبێت و هەروەها لا حديثكي دايك عائشة هاتوا كزياتر بو مارون كاتو ديني بيغمري خوا چه دينيك بو أفرمي ثم حبب إليه الخلاء وكان يخلو بغار حراء فيتحنث فيه لدوا دوايا كانوا لدواي 8 صالي هنيك جنن آخر صالي 8 بيشي بيت بيغمري خوا عليه الصلاة والسلام يعني 8 صالي المهم صالة كان دواي 8 تنيا كوتن لناو كيوي حراء خوشويز بولا لا حزيك التنيا كبيتيايا فيتحنث فيه يعني فيتعبد كزهري شرحيكا أنا كده نبالي عايشة والله مو عايشة برشاونك ودوي زهري معروفة فيتعبد فيه يعني عبادتي تياكرت يعني عبادتي تياكرت لسري ابن هشام للغيش لا عرباتها فيتحنف فيه اكتبوها عندكم فيتحنف فيه يعني تياكرت يعني عبادتي كلها سر حنيفية باكا كفطرة باكي إسلامتي كدين باكي إبراهيمية بلان بيغمري خو عليه الصلاة والسلام سرباري أوي خواي أناسي سرباري أوي أيزاني أمي أماني كان ناحقا بلان نارونية قبو لبرشاوي بيغمري عليه الصلاة والسلام تفاصيل شريعة كان حلال وحرام كان بوردكاري كامي أو إلى رونبو أمش معني ووجدك ضالا فهدك هنقل برسيارك يهنقل رجل الناس كان ألين لقرآن ألين بيغمر ألين ضالا قمراه يا أفل وإن كنت من قبله لمن الغافلين ألين غافل الضالين أمانة بشيج تفسيرك ليه ما كنت تدري ما الكتاب وما الإيمان ولا الإيمان ما الكتاب ولا الإيمان تونا تزاني كنا قرآن شيء نا إيمان شيء أو يعني ضالا يعني الزاني خو حقه الزاني بتبلس خرابة بس تفاصيلك إلى برشاو ضرون نبو ولكن جعلناه نورا تاكو باي بردال أم نورناكي بيداي ضلالج للزباني عربية وكو شنقيطي لأضواء البيانة رحمة الله عليه دفرميه بچندين واتاده يجيك لا واتاكاني الضلال كلوي هاتوا بريتيلا واتايكا خزمتهم كردن يعني تونت زانيو وردكالي تفاصيل شريعة كان شيء بلام إما هدايات من داو رقمان بورون كردي توا يجيك لو واتاكاني ضلال بريتيلا الذهاب عن حقيقة الشيء يعني حقيقتي اشتيك لا رون نبي وكو آيتي وأنا من الضالين يعني وأنا من الذاهبين عن علم حقيقة العلوم هل مش ووجدك ضالا فهدى يعني حقيقتي اشتكد نتزا الزانية منا حقا الزاني خوا حقا الزانية متبرسيانا رقاي نارونا يا بابلم ناريكا بس
حقیقەتی ڕێی خوا ئەو ساپەڕۆزگار بۆتی ڕوون کردەوە قورئانی بۆ ناردی ئیمان ڕێگای ئیمانی پیشاندەی ئەو برتێ لە تەفسیری وەوجدەکە ضال الفهدە ئەو بە زبانی عەرەبی تەفسیرم کرد نەک کەسێ بڵێ قورئان نەهاتووە گشتمان بیخوێنینەوە جاهەنێکیان وا دەڵێن کاتێ ئەڵێ قورطوبی وای وت طەبەری وای وت ئەڵێ ئەوە قورطوبی قورئان نەهاتووە بە گشتمان من وا تەفسیرێکم ئەڵێن ئەوە زبانی عەرەبی ئەو زبانی عەرەبی ئەگەر زبانی عەرەبی دەوێ بە واتا دێ و بە واتای تریش دێت ضەلال بە دوو سێ واتای تر ئەوە لەو شوێنە بە واتا هاتووە بە قەرینی ئایەتەکانی تر بۆ یەوتمان ئەبێ ئاگاتان لە چی بێ انتقاء الأدلة من بين أدلة الأبواب لە وەرقەکە کە لە بەردەستان بۆتان چاپ کراوە هەفتەی پێشوو هەڵبژاردننی دلیلێک لە بینی دلیلەکانی یەک بەشە ئێمە چەند دلیلێکمانێ لەم بارەوە ئەبێ بین ئەو دلیلە لەگەڵ دلیلەکانی ترە تا تێگەیشتێکی تەندروستی بۆ دروستکەین نەک تێگەیشتێکی لەنگ و سەقەت و لار و لێر و هەروەها خاڵێکی زۆر گرنگ ئاماژەشم پێکرد بەس دووبارەیەکەم و بۆ چەسپاندن لە مێشکە ڕۆژێک کافرەکان نەیانوت باشە تۆ تا دوێکە بتپەرستی نەگر لەگەڵ ئێمەیە ئێستا چیە وازت هێناوە جوولەکەش نیانوت ئەی تۆ دوێکە جوولەکە نەبووی ئەوە چ بوو ئەمڕۆ ئەڵێ من پێغەمبەری خوام گاورەکانی ژەروەها نیانوت تۆ دوێکە نەبوویت من گواورم لە عیبادەت نەیەکرد بە گوێرەی دینەکەی ئێمە ئەمڕۆ بۆی دیعای پێغەمبەرەتی دەکەی ئەمە وتمان والله أعلم دەرەکەوێ ئەم قەولە ئەقرەبتر بێ و ئەصەحتر بێ ئەمە بەس بێ لەم بارەوە بڕۆینە سەر گومان و شوبهەیەکی تر شوبهەکەی تر بریتە لە ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەی خواردووەتەوە زۆر درێژەی پێ نادەم ئەم شوبهە ئەمە لە تێنەگەیشتن لە زبانی عەرەبیە دروست بووە لە حەدیثەکانە باسی نەبیذ هاتووە باسی نەبیذ هاتووە نەبیذ لە زبانی عەرەبی بەمەی ئەوترێ و هەروەها بە شەربەتێکیش ئەوترێ کە دروستەکرێ دا ئەنرێ بەوش وتراوە ئەوان لێیان تێکەڵ بووە بۆ ئەوایان زانیە نەبیذەکە چییە نەبیذەکە مەیە بۆ یوتیانە پێغەمبەری خوا مەی خواردووەتەوە لەوە خۆشتر قسەی خۆشتان بۆ بکەم و هەر بە جددیەت نەیگرین یەکێترم بینی ئەیوت حەدیثە تریشمانەیە مەسەلە نەبیذ نییە مەسەلەی خومرەیە حەدیثەکە تۆ جا خۆی خومرەیە ئەو خومرە بە خەمر لێ حاڵی بوو ئەوی دەوتانی مەی خواردووەتەوە ئەو تا باسی بە عایشە لە ناو مزگەوت و بە عایشەوتی دا خەمرێکم بۆ بێنە حەدیثەکە لێ خومرەم بۆ بێنە خومرە یعنی بە زمانی مەعی بەرماڵ تیتی بەرماڵێکم بۆ بێنە حەدیثەکە لە بوخاری هاتووە جا بۆیە ئەوان حاڵی نابن بۆیە خومرەیان لێ بۆتە خەمر خومرە یعنی بەرماڵ بە زمانی ئەمڕۆ یعنی بەرماڵ خومرە دوور بۆیە درێژە نادەمە ئەو گومانە ئەگینا ئەوش بڕێکمان لەسەر نووسی و بڕێکمان لەسەر باس کردووە هەروەها لە تەورات و ئینجیلە نەسمان هێناوە کە عیسا و یعنی پاکی بۆ پێغەمبەر بەرزانە سلام على المرسلين لو بوتانني أواني كان بلام عيسى ما يخواردوا بلكو يكم معجزة عيسى تيا بريتيبو لشوت الشايكو أو خم للتوراة خوين مو لكذو بتا نقليناك خم للتوراة خوين مو لإنجيله يكم معجزة عيسى شوت الشايكو ما يكم دروس كلا بشي أما دباناك أروا ما يدرسك بإعجاز عيسى تيا كا ما ينبو زيادك بوي بشي همو أما دبان بك أو يكم معجزة عيسى لا إنجيله أو الإنجيل يكم معجزة عيسى أجرنا شتي زياتره بأوندا بس بي شبهة كتير ألين بيغمري خوا صلى الله عليه وسلم هولي خو كشتني دعوة أمش دي سانو براسي زور يعني دوباره أكريتو شو أنا قريب بيغمري خوا بهولي خو كشتن بدا ألين دليل بسرجة لصحيح بخاري خوتاناتو ألين شو دليل كاتي شين سيري بخاري كين تماشاكين للزهري ويجرت والله فيما بلغنا الزهري تدله فيما بلغنا لعلم حديثك يا شار زي شبيه دلن فيما بلغنا بلاغات بيقول بلاغات كيف مشهور لنا علماء ببلاغات مالك زهري أمانة مشهور ببلاغات بلاغات زهري جو كوشي وكو سلف وكل علماء حديث فرمن وكو باوايا يعني شي يعني حسابي كي بناكري أنجا بس سيري نبي صحيح بخاري كان قل سكان يوتو بخوري السكان يوتو بخوري شكو بخاري بريتلا الصحيح المختصر المسند من الصحيح المختصر الصحيح المسند من سنن رسول الله صلى الله عليه وسلم وأيامه بدو شواز كاي حافظ ابن حجر لدو كتابة بدو شواز
ناوي صحيح بخاري دهيني المهم بس لو يفرمي المسند هر حديثك لبخاري هاد مسند نبو بينا وتري رواه البخاري هر حديثك لبخاري هابو مسند نبو يعني بسند ونيه نابو بينا وتري بخاري روايتي كردوه أو كاتا الله شيء مثلا أورده البخاري معلقا أورده البخاري بلاغا بخاري هنا يأتي ببلاغ بخاري هنا يأتي بمعلقي جاء أما بلاغي زهري الله وك بيما انقشتوا بيغمر عليه الصلاة والسلام كاتي وحي بودي أولو دواي وحي لي أبري چوت سر أو شاخي كوحي بوهاتوا ويخوي خاتخوال وخوي بوكجي لبر بيتاقتي ونارحتي لبر بيتاقتي ونارحتي ألين أما أصل أساسي نية لا روي أويك لبخاري هاتبه بلكو رواياتك للزهري وسندكشي سندكشي صحيح نية هر خودي بخاري لتشندين شويني صحيحك أو حديثيه ناوى أو فيما بلغنا أو قولي الزهري تدانا يعني أوشتان شارزاي بخاري زور وردكار للصحيحك خويا زور وردكار للصحيحك خويا هر شتيك بيني زور جاربون بس بو أمان جيك ديهاني جابوه بعن قصو بما بستوى أو فيما بلغنا دبارنا كاتو أو زيادة ضعيفة تيدانية كتايتي مسلمة وحديث روايتك أو زيادة تيدانية هروها أو حديثيج لغير صحيحين هني جيرنوا زوري كان أو زيادة ناهنا هني شان زيادة كده بالتفاصيل طريقة كايمان هنا هيش كامل صحيحني والحمد لله بين سر جوابي كتر بو جوابي أم شبهة أو يشدلين ألين بيغمري خو عليه الصلاة والسلام قرسرين ردايا بسرياتوا روجي الطائف بو هولي خو كشتني ذا زول لو قرسري بسرات أشي نسر شر أحزاب هنيك لا صحابات والله قرسرين روجك لسر بيغمري خو عليه الصلاة والسلام شر أحزاب بو كشي بيغمر عليه الصلاة والسلام بيني لخو كشتنا كردو ردابي قرسي واو نارحتي وا بسرياتوا بيغمري خو عليه الصلاة والسلام بيني لخو كشتن نكردوتو انجا بيغمري خو معصومة شوني بالله خو كشتن أكاتوا هروها بيغمر دفرمي عليه الصلاة والسلام هر كسي خوي بكوجي لقيامت زنو أبيتو بوجوري خوي كشتوا عذاب أدري هتاو قزاوتي بيني بندكان كري شوني كسي أم فرمايش ده بفرمي خوشي بالله خو كشتن دكاتوا أما بريتي لا خلاصي أم شبهة هر شبهة كولا مداوى إشكال لا هر كسري أطواني بالله ما مصا إشكال ملاماوى هر شبهة كولا مداوى إشكال لا هر كسي ماوى تواني بالله إشكال ملاماوى بين سر آخر شبهة أجر كات مع المابي أم شبهة بتثير وتسلي أرو مسري وبلا سر خون بتان باسكم يوادرم أجر كاتبو بليانها وكالما من تاؤنا أم شبهة طواتي طواوكي أو برتيل شبهة بني قريظة هر كافريك هر رجالات ناسك هر ملحديك دم كيتو على بابا ما أنا رضا بني قريظة شلي دكان شون جواب الرضا بني قريظة أدنوا ولا شاشك وإن شاء الله هنشتان بيشان دين لا باري شبهي قتل عام بني قريظة لجوابا ألين بيوستا يكشد بزاني سرتها بني قريظة خيلكن لخيلكان يهود لشاري مدينة سي خيلي جولكي تداب يكم بنو قينقاع دوم بنو النضير سيم بنو قريظة كاتب بيغمر صلى الله عليه وسلم ديتا شاري مدينة بيمان نامي كان لغل قريء دا كهنق لمعاصرين بدستور المدينة ناوي أنن ناوي أنن دستور كي شاري مدينة ناوي أنن دستور كي شاري مدينة أو وثيقيك نسيبت لبين خوانو لبين جولكو لبين خوانو جولكو وأنصاري كان جولكو أنصاري كان ديسان وناو أم شبهيشة والله من شبهية قدين ويشوتاني أو ثريد دستوري مدينة هل بسراوة موضوع أبو نصا كنسيني كان بناردم هيك قلواني كبوتا هل قري آلاي وستانوا لدجي إسلام
و قسەکردن بە مسلمانان ئەڵێ هەڵبەسراوە. ئەم ڕووداوە دەستوری مەدینە لە سیرەی ئیبن هیشام هاتووە لە مجەلەدی 2/47. ئیبن هیشام سیرەی ئیبن ئیسحاق وتمان ئەسڵەکەی ساڵی چەند لەدایک بووە؟ تقریبا ساڵی 80. یعنی سەردەمەکەی زۆر لە سەردەمی پێغەمبەر و نزیک عەلەیهی سەڵات وسەلام. باوەز لە سەنەدەکەی ئیبن هیشام بێنین چونکە شتێ سەنەدی صحیح نەبێ ناتوانانی بڵێ وایە. بەڵام ئەمە سیرەیە کاتی ئێوە دەیان شتەکەنە ماڵ بەسەر ئێمەوە لە سیرە یا دەیان شتەکەنە ماڵ بەسەر ئێمەوە لە مێژووە هاتووە نەک لە سیرەش کە جارێ ئیبن ئەثیر کە لە 600 و 500 بووە ئەیکەنە دین بەسەر ئێمەوە ئەی باشە ئەوە لە سیرە هاتووە. یعنی جا بۆیە ئەوێ ئێوە خۆتان یەکلا بکەنەوە سیرە دلیلە یا دلیل نییە؟ دلیلە یا دلیل نییە تا ئەوسا بەو شێوازە قسەتان لەگەڵا بکەین. جا لە سیرەی ئیبن هیشام هاتووە کۆمەڵە شاهیدی هەیە دەستوری مەدینە. شاهیدی یەکەم لە صحیحی شاهدي يكم لصحيح مسلم هاتوا لجابر كوري عبد الله فرمي كتب النبي صلى الله عليه وسلم على كل بطن عقوله أما مسلمة أجر سيري صحيفة كبكين ودستوري مدينة بكين سبحان الله هرب بريتيا لا شيء عقول يعني أوي خوين باي بو هرب قبيلة وخيلك خوين باي كاني نصيبه شوانية دستوري مدينة زوري بريتيا لوا كواتا أصلكي لصحيح مسلم هاتوا أصلكي لصحيح مسلم هاتوا قالوا هذا مسند أحمد هاتوا بس سندك أوي مسلم بيتها شاهد بوي لعمري كوري شعيبة ولا باوكي ولا بابيريوا كافرمي كتب كتابا بين المهاجرين والأنصار على أن يعقلوا معاقلهم ويفدوا عانيهم بالمعروف والإصلاح بين المسلمين. أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم نسراوك نسل بين مهاجر وأنصار كانيا أنصار كان على أن يعقلوا معاقلهم ويفدوا عانيهم بالمعروف. صحيفي مدينة مع شابكي بريتي لو شوازيك خزمتهم كلن كاتي بيغمري خواه صلى الله عليه وسلم ديتا مدينة بيمان نامي كان لقال أنوسي دقي بيمان نامك ديتا بردستان بحول وقوة إخوة كرسول إخوة فرمي إنهم أمة واحدة من دون الناس مهاجر وأنصار كان ابن يك أمة أو بشيء بيونديه بجولك كانوا الله هر کسی هیرشی کرده سر مدینه دور روایتی کان الله ابی یهود پشگیری خلقی مدینه بکن لروایتی کان افرمی ابی بیلایان بن دور روایتی کان افرمی ابی پشگیری خلقی مدینه بکن اگر کسی هیرشی ناسر مدینه روایتی دوم افرمی چی ابی بیلایان بن یعنی نابی پشگیری دوش منک بکن لدجی خلقی مدینه مسلمان اما زانیتان پیغمبر خدا علیه الصلاة والسلام ام پیماننامه لقل بسن شري أحد طوابه مسلمانان لو شرش شكز دهينا كومل يقل كافركاني بنو النضير أرونا مكة كافركاني مكة هاندا ألين هيرج بين نسر شاري مدينة فرسة لشر أحد مسلمان كان دور راون يسبع 20 فرسة يكجاري بن بريان بكانوا رشاكيشيان كان أوانيش با خيالكان همويان كو ابنو چندين خيالي عرب إلى قرآن بچينا ينا الأحزاب يعني شي أحزاب يعني عشيرته وقلوب وخيال بنما مالكان همويان كو ابنو لدجي شاري مدينة كوتنا الريه لصالي بينجي كوتشيا وكو قولي زوريكا هاتنا سنوري شاري مدينة أقر وينكي تربيشان بدري أم ينا تماشا كان أو هيليك دايبين أو بريتيا لو خندقي لياندراو أو وينا كيتر بيشان بدن تماشا كان أو هيليك كشراو هيلا سورك أو بريتيا لا خندقي شاري مدينة أو بريتيا لا خندقي شاري مدينة أو بريتيا لا أحزاب كان أو بني أسدا أو كافركاني قريشة أويش جبل أحدا كودم جبل أحد ليرا فايديك تان في بجانب شري بدر هلاي أحد بو شري أحد إيش ختان زان هر بو ناوا ناو أبي شري أحزاب وسيا شري بيغمري عليه الصلاة والسلام بني قريظة إيش ختان زان هر
بني قريظة كون أمدي موت الأخوار وبني قريظة أم فائدة بورا كشن بوي كزوج على ودري بيغمري خوا الشر كردو جهادي كردو هرسي الشركة هاتت السرس نوري شاري مدينة شر يعني بمسلمان فروشتوه شر يعني بمسلمان فروشتوه سي شر چوار شر پێنج شر بيغمري خوا لبر درگاي مشاري مدينة كراوه هێرشی بۆ کێ بردووە لە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام شەڕێکی پێغەمبەری خوا نابینی لەو شەڕە گەورانەی کە معروف و مەشهورن یعنی بەگەر بە دەگمەن ئیلا دیفاعی بووە بەبێ بڵێم هێرش بردن نابێت بەس هەرچی شەڕی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام حتى ئەوەشی ڕووکەشیەکەی هێرش بردنە ضیمنەن لە سیرە هاتۆ دیفاعی بووە بۆی نەکەوێتە دیفاع هێرشی بردووە بۆی نەکەوێتە دیفاع کاتێ زانیتی هەستی بە خیانەت کردووە ئەوسا هێرشی بردووە بۆی شاری مەدینە نەکەوێتە مەترسیوە شاری مەدینە نەکەوێتە مەترسیوە دێنە سنووری شاری مەدینە لەوێنە ئەو جوولەکانەی کەوا پێشتر بەهۆی خیانەت و پێغەمبەری خوا دووری خستبوون و هەنێکیان بۆ شام و هەنێکیان بۆ خەیبەر کە کافرەکانیان لە مەکەوە هێنابوو هاتن بۆ لای جوولەکەکان کە جوولەکەکان ئەکەونە ئەم سەری شاری مەدینەوە سە تەماشا بکەن کافرەکان هاتوونە ئەو ڕەنگە ڕساسیە کە ئەیبینن ئەو ڕەنگە ڕساسیە چواردەوری مەدینە هەمووی ئەو شاخە تاوێرانەیە یعنی چۆن بڵێ ئەوەی کە لە ئەنجامی کە لە علمی جوغرافیە لە ئەنجامی بورکان دروستە بێ زۆر سەختە نە بە وشتر نە بە ئەسب نە بە پێ نابڕدرێ بە ئاسان سەرباز و جوندی ناتوانێت بەسەریە بڕوە بۆیە مەدینە هەمووی دەورە دراوە دوو دەرەچەی هەیە دەرەچەیەک لە ڕێی بەنی قوڕەیظەوە لەگەڵ ئەوەی ئەو سەر ئەو بەنی قوڕەیظەیە بەس ئەو دەرەچەی هەیە لەو سەری شۆکە کافرەکانی پێهاتوون ئەو دوو دەرەچەی هەیە کە پێغەمبەری خوا بیسی عەلەیهی سەڵات وسەلام کافرەکان کەوتونەتە ڕێ بە بیرۆکەی لە مێژوو معروفە ئەڵێن سەلمانی فارسی بووە وتی با خەندەق لێ بدەین لێکێ لە وێنەکانە ئەم وێنەی خوارەوە هەرم وێنە ئەم وێنە لە خوارەوە تەماشا بکەن حەجمەکەیتان پێ ئەڵێ قوڵی خەندەقەکە چەند بووە و پانیەکەیشی چەند بووە یعنی حەوت متر خەندەقەکەیان پان بووە حەوت متر جا بزان چەند ماندوو بوێتن سەحابە ئەو خاکە ڕەقەی شاری مەدینە و لە خوارەوە نزیکەی 4 مەترێک بووە لە خوارەوە نزیک 4 مەترێک بووە ئەوەیان دروست کرد وەکو بەربەز لە بەردەمیانە کەواتە ئێستا یەک ڕێماوەت و بێنە ناو مەدینەوە ڕێگای بەنو قوڕەیظەیە یەهودیەکان هاتن ئەوانەی کە وتمان کافرەکانیان هەڵنابوو چوون بۆ لای بەنو قوڕەیظە لەم سەرۆ ڕئیسەکەیان تەنانەت دەرگاکەشی داخست بوو لە ترسە هەرچی یەهودیەکە جوولەکەکە دای لە دەرگای برا جوولەکانی خۆی کە ئەمە جەماعەتی بەنو نەضیرن ئەمانەشی پشتەوە بەنو قوڕەیظەن لە ناو قەڵای تۆکمەیانەوە دەرگاکەیان داخستووە گەرەکیانە تووشی فیتنە نەهێن و پەیمانشکێنی نەکەن ئەترسن لە خۆیان بەڵام هەرچۆنێک بێ یەهودیەکە پێی ئەڵێ وعدی پێدا و تەماحەقاتەبەری دەرگای بۆ کات و ئەڵێ فرسەتە هەرچی خێڵی عەرەبە کۆ بۆ تۆ لە مەدینە ئێستا شاری مەدینە هەرچی محەممەد و مسلمانێ ڕیشەکێشەکرێ لەم فرسەتە باشترمان دەست ناکەوێ بۆمان هەڵکەوتە و پەیمانشکێنی مەکە طبعا يهود معروف بپەیمانشکێنی مێژووی يهود معروفة مێژووی يهود پڕە لە پەیمانشکێنی ئەو لە قورئان هەبزان چەند ئاەتێ باسی پەیمانشکێنی جوولەکەکانەکە زۆر ئاەت باسی پەیمانشکێنی جوولەکەکانەکە ئەوانیش ڕازیە بن کافرەکان ڕۆژێک و 2 و 5 و 15 و 20 ئەمێننەوە مسلمانان دنیا سەردا حاڵیان زۆر خەتەرە ژن و مناڵیان هەر کەسێک و بنە ماڵی خۆی طبعا شاری مەدینە هەمووی قەڵاقەڵا بوو هەر خێر و بنە ماڵەیەک لە ناوچەی خۆی تایبەت بە خۆیان بوون دێکێ لە وێنەکانە تەوزیعی کردووە کە هەر خێڵێک و لەکوێیە هەمووی ماڵ و مناڵ ئەترسێ شەو و ڕۆژ چاویان ها لە کەسوکاری خۆیان وەکو لە چەندین ڕوایەتە لە سیرە هاتووە چاویان لە سەربازەکان بووە چاویان لە جوندیەکان بووە نەگیرێن نەکوژرێن تیرێک بەریان نەکەوێ يعني حاڵیان زۆر خەتەر بووە يعني سعدی کوڕی معاذ قەڵغانیشی بەستووە بەخوا قەڵغانی بەستووە بەس تۆزێک لە لای دەسەکانی و قەڵغانەکە نەیپۆشیوە تیرێک بەری ئەکەوێ کە هەنێک ئەڵێن ئێرەی بووە تیرێک بەر ئێرەی ئەکەوێ بۆ خۆی ئەبێتە مای نەزیفی و دوای کوژێ کە دوای باسێکم لە خزمەتان ئینشاءالله يعني وەزعیان زۆر ناڕەحەتە
وەزعی موسڵمانان زۆر ناڕەحەتە. بۆ ئەوەی دەرکی ناڕەحەتی وەزعەکە بکەن، یەکەم بزانن دنیا زستان بووە، سەرما و سۆڵەیە زۆر بووە، هەیان بۆ وەڵڵاهی کەلوپەلی ژنەکەی هێناوە بە خۆی داوێتی، ئەوەندە حاڵی ناڕەحەت بووە، کەلوپەلی ژنەکەی هێناوە. حوذەیفە ڕۆژێک پیاوێک لەلای ئەڵێ بۆی تەسەووری ئەو ناڕەحەتی بکەن کە موسڵمانان تێیدا بووە. ڕۆژێک پیاوێک لەلای حوذەیفە ئەڵێ خۆزگە ئێمە سەحابەی پێغەمبەر بووین. پێغەمبەری خوا حوذەیفە دەفەرمێ بۆ وا دەڵێ واللهی شەوێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئەحزابە وتی کێ هەڵەسێ هەواڵی کافرەکانم بۆ بینە بەهەشتی پێدەم، واللهی کەسێ هەڵنەسیە. ئەوەندە ناڕەحەت بوون. کێن سەحابەکان کە خۆیان بۆ پێغەمبەری خوا بە کوشتە دەن، ئەوەندە جاوەکوتم پێتان، ئەو خەندەقە گەورە، ئەو مەسافە زۆرە، زۆر ماندوون لە برسێتیە بەردیان لەسەر سکیان بەستەوە. پێغەمبەری خوا دوو بەردی بەست بوو لە برسێتیە، نەبوو بیخۆن بەخوا. ئەم یەهودیانە ئاوایان کردووە، نەبوو بیخۆن. جا بۆیە ئەڵێ وتی بۆ وا دەڵێ بەخوا کەس هەڵنەسیە، ئەڵێ هەتا بەناوهێنا ناومی نهێنایە بەخوا هەڵنەیەسیام. وتی حوذەیفە هەڵسا ئەوسا هەستام، ئەڵێ چووم هەواڵی کافرەکانم هێنا و هاتمەوە. حاڵیان زۆر ناڕەحەت بوو. سەیری قورئان کەن بۆمان باسەکە فەرمیە وەزولزیلوا زلزالا شەدیدا. قورئانە فەرمی ئیذ جاؤکم من فوقکم ومن أسفل منكم لسرو لجيرو يعني لو لسرو كافر كان لجيرو منافق كان. وإذ زاغت الأبصار وبلغت القلوب الحناجر وتظنون بالله الظنون. يعني تواو قشت بو أو بري نارحتي، يعني سوري أحزاب زور خوش بيناي نارحتي صحابة كلا شحال يكون لنا وشاركة دورة جيرابي مانو نمان منافق كانش ورتورد بلا وكانوا هالن وتظنون بالله الظنون بما نبن بخوا تبارك وتعالى وبدو هيبو من باسك منافق كانوا تويانا شيء ما وعدنا الله ورسوله إلا غرورا. وعد يخواب يا غمركي بخوا هم يفريو دانو أي كوا وعد يخواب يا غمركي أو سابرد يقديت الرين كمش بديت له معجزات كان في غمركي عليه الصلاة والسلام شندين معجزة لو كاتر رودا يقول لو أنا برد يقديت الرين ناتوان البردك بشينا في غمركي عليه الصلاة والسلام صحابة لأخوان أمينين. والله إنسان دز بقى وجيني لأخوي سلامتني دز بقى وجيني لأخوي سلامتني وزعك الزور نارحته أدا لبردك الله أكبر والله كوشك كان شام بيدره كس لأخوي ضليانية الله كوشي شام بيدره جاسي صحابة بكم زان شن إيمان دار أربوي بردقار باسي صحابة كأفرمي كاتي أميان بيني إيمانيا زيادي كرت بريتي لا إيمانيا زيادي كر ألين بانو كاتك درنا بداخوا أم شبهم زولا جورا جرنجا چون كملحدنا ناسم كشبهي بني قريظة نهينيتوا بس بحاولوا قوتي خوا بياربت بي خوا بياوري خوا خالصت بيداني ورد روني أكينوا رداي بني قريظة شون بوا. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون.